بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاو من هودە سدیق محەممەد بەڕێوبەری بەشی تۆماری قوتابیان لە یەکێک لە قوتابخانە نێودەوڵەتەکانی شاری هەولێر ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک لە مامۆستایان و ڕێنماییکارانی پەروەردەیی بەرنمەیەک دروست دەکەین دەربارەی دەستپێکردنی ساڵی خوێندنی 2025-2026 لەم بەرنمەیەدا باسی سەرجەم کێشە و گیرروگرفتەکان و چارەسەرەکانی بواری پەروەردە و خوێندن و ئەو کێشە و گروپتانە دەکەین کە ڕوبەڕووی قوتابیان دەبێتەوە. فەرمونون ئێستاش بۆ ناسینی هەرێک لە مامۆستایان و ڕێنماییکارانی پەروەردەیی. من فەریدون ساڵە خۆشناو ڕاهێنەر و نووسەری پەروەردەیی لە بەرنامەی سەکۆی گەنجان بەشدارم. باسی ساڵی نوێی خوێندن دەکەین، باسی کێشە و گرفتەکان دەکەین و چارەسەرەکانیش باز دەکەین. ساڵتان لەبی لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە ئەم کاتتان باش. من سەروەر شوان پسپۆڕی بواری پەروەردە ڕاهێنەری تەکنۆلۆژیای پەروەردەیی. سڵاو من نور عەبدولقادرم مامۆستا و ڕاهێنەر و ڕاوێژکاری خوێندنم لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە لەگەڵتانم. هیوادارم سیستەمی پەروەردەی ئێمە شان بەشانی سیستەمە جیهانیە پێشکەوتوەکان بڕواتن. من مامۆستا شۆڕژوان نامێک پسپۆڕی پەروەردەی وەرزشی بەشداری دەکەم لە بەرنامەی سەکۆی گەنجان. هیوادارم ئەو ڕاو پێشنیار بۆ چونانێک ئێمە هەمانە بەرچاوڕوونیانە سوودێکی هەبی بۆ کۆمەڵگەکەمان و هیوادارم سەرکەوتوو بن. من ڕاهێنەر و ڕێنماکاری پەروەردەیی بینا حەسەن کە ئەمڕۆ لە بەرنامەی سەکۆی گەنجان لەگەڵتانیەن بۆ تاوتێکردن و گفتوگۆکردن لەسەر پرسی پەروەردەیی. بە بڕوای من مامۆستا ئاوێنەیە بۆ قوتابیەکانی، چونکە قوتابیەکانی هەموو خاڵە بەهێز و لاوازەکان سەرکەوتن و سەرنەکەوتنەکانی مامۆستا لە خۆیدا دەبینێتەوە. مامۆستایان دووبارە بەخێر بێنەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس. لە بەرنمەکەی تر باسی کێشە و گیرروگرفتەکانی سیستەمی پەروەردە و دووبارە دەستپێکردنەوەی ساڵی خوێندنمان کرد. لەو بەرنمەیە باسی چارەسەر و ڕێگا چارەسەریەکان بۆ قوتابی و قوتابخانە و دایک و باوکان و مامۆستایان دەکەین و پێم خۆشە لە مامۆستا شۆڕژوان دەست پێ بکەین وەکو پێشنیاری جەنابەت بۆ دەستپێکردنەوەی ساڵی خوێندن و ئەو چارەسەریانە. بە حکمی ئەزمموی من کە تقریبان 3 ساڵ لە وڵاتی بەریتانیا ژیام و هاموشەی قوتابخانەکانی بەریتانیام زۆر کردووە. سیستەمێکی لەوێن دەرێ زۆر شتێکی باشە پێم باشە گەر بکرێ وەکو پێشنیارێک بۆ بەڕێز وەزیری پەروەردە لە کوردستان پەیڕۆ بکرێ. ئەویش ئەوەیە لە قوتابخانەکان لە بەریتانیا بۆ ماوەی 40 ڕۆژ دەوام دەکەن، پاش ئەو 40 ڕۆژە دەبێتە هەفتەیەک پشوو. ئەو هەفتە پشووە وا دەکا هەم قوتابیەکە حەزی بە خوێندن بێ هەم ئیسراحەتێکیش بکاتن، دوایوی بە ئەکتیڤیتێکی زۆر باش بۆ گروتینێکی زۆر باش دەگەڕێتەوە قوتابخانە. بەڕاستی لە کوردستان بەداخەوە بۆنەکان گەلێک زۆرن، واروە ینی با بڵێن عوتڵەکانمان دیار نییە چ کاتەکە و چ کاتێک نییە. بەڵام ئەگەر هاتو ئەو پێشنیارە پەیڕۆ بکرێ ئەوە لە کوردستان وا هەز دەکەم تەڵەبە زۆر سوودی لێ دەبینی، واروە مامۆستاش لەو پشوانە ئیسیفادە دەکاتن. نازانم ڕای ئێوە چییە؟ ئەگەر بێت و جەنابەت ئەو با بڵێن ئەو سیستەمە بینیە کوردستان پێویستی بە پلاندانان هەیە، بە گۆڕینی منهەج هەیە، بە هەتا مامۆستاکان ڕێخستنەوەیان و با بڵێن فێرکردنیان وەکو بڵێ خولێکیان بۆ بکرێتەوە فێر بکرێن کە چۆن ئەو منهەجە بە ماوەیەکی کەم هەر 40 ڕۆژ ئەگەر داوام بکەن و هەفتەیەک داوام نەکەن. منهەجێکی زۆر هەیە لە کوردستان کە قوتابی تەنانەت بەبێ پشوو وافریای ناکەوی اینجا بێت و ئەو پشوانەشی تێدا بە هەفتە تێدا بێت. ئیتر باوەڕکەم لە کوردستان تووشی کێشەی تاوکردنی منهەج دەبین. وەکو مامۆستاش باسی کرد پشومان زۆرە، بەڵام بە سیستەمکردنی پشووەکان واتە ئەو پشوانەی هەیە لە کاتێکی دیاریکرا و کۆ بکرێتەوە. وابزانم مامۆستاش هەر لەگەڵ وەیە بە سیستەمکردنی پشوو، یعنی ئەوە نییە پشوو لە ناوەندی دەوام زۆر کات هەیە لە کاتی ئیمتحاناتە پشووی دەکەوتە ناوێ و پشوو ڕادەگەیەندرێتن. یەکێ شەشمان هەیە لە ئەوەی لە خوێندنی حکومی ئەوەش نەبوونی بینایاتە. مەسەن ئێستا لەبەروی بینایەمان کەمە هەرچەند ئێستا مەسەن خوێندنی سێداوامی کەم بێتەوە، بەس هەشتان 2 داوامیش ماوە، بەس هەندێک قوتابخانە 1 داوامیە. ئێستا هەندێک لە بابەتەکان لە قۆناغی ئامادەی بۆ نمونە وەکو نمونە ئەم دەتوان بهێنمەوە بیرکاری لە قۆناغ ئامادەی بیرکاری لە قوتابخانەی حکومی پۆلی 4 بەشەوانەیە، 11 بەشەوانەیە، پۆلی 12 6 بەشەوانەیە. بەس لە ناحکومی وانە بەشەوانەکانیان زیاترە بۆ چونکی کاتەکەی زیاترە.
ئەوە یەکە لە کێشەکانە ینی ئەو سیستەمەکەمە کێشەمان بۆ دروست دەکات لەبەر ئەوەی ئەو بە شەوانە جیاوازەکەی کێشەیە بۆ قوتابی چونکە ئەو قوتابیە دەرفەتی کەمتر دەبێت مامۆستا کاتی کەمتر لەبەردەست دەبێت بۆی بخوێنێت کێشەکە ئەوەیە مامۆستای بەڕێز بەڵام ڕێگە چارە ڕاستەکە بەڕێ من ئەوەیە کە ئەمە بین ئەگەر سیستەمەکمان وەرگرت لە بەریتانیا بوو لە فیلەندا بوو لە ژاپۆن بوو لە هەرکەم لە وڵاتە پێشکەوتەکان کە لە پەروەردە زۆر پێشکەوتونە ئەگەر هاتین و کۆپیمان کرد و هینامەنە ئێرکانە ئەو بەڕاستی تووشی زۆر کێشە دەبین لەبەروەی پێم وایە پەروەردە کۆپی ناکرێ چۆن زۆر جار لە بەشە کشت و کاڵیەکان ئەگەر بمانەوێتن دارێک کە بەر هەمەکی زۆری هەیە لە وڵاتەکی دەرەوە ئەگەر بهینین لە وڵاتی خۆمان بیسێنین هەر لە وڵاتی خۆمان لە خواری و عێراق بینین لە کوردستان بیسێنین هەمان بەرهەمی نابێتن لەبەروەی ژینگەکە کەش و هەوایەکە پلەی گەرمە خاکەکە هەمووی جیاوازە بۆی ئەگەر ئێمە بمانوێتن هەر سیستەمەک بینینە کوردستان ئەو سیستەمە سەرکەوتوبی دەبی بی کوردێنین شتەکە دەبیست لە سەرەتا لە چەند قوتابخانەیەکدا تێز بکرێتن توێژینەوەی لەسەر بکرێت دوای ئەوەی کە بینیمان ئەوە سەرکەوتووە ئەوجا تعمیم بکرێت لەسەر گشتاندنی بۆ بکرێت لەسەر هەموو قوتابخانەکان خۆی ئەو نقطەی کە باست کرد زۆر جوانە مامۆستا سەرەوە ڕاستیەکەی مەسەرەن ئەمە ناتوانین سیستەمێک کە لە وڵاتە چیتکە هەیە بینین ڕاستەن کۆپی بکەین لەگەڵ خۆمان چونکە مەدەبی تەماشای ئەوە بکەین ئایا مەسەرەن ڕادەی پێشکەوتنی مامۆستاکانمان چەندە ڕاهێنانی لە بۆ کرایە ئایا مەسەرەن عەدەدی ساعاتی مەکتەبمان چۆنە و چەندیە چونکە گەر بێت و بەراورد بکەین ژمارە ئەو کاژمێرانێک کە لە قوتابخانەیەکی پرایڤەت یاخود غێر حکومی دەوام دەکرێت زۆر فەرقی هەیە لەگەڵ قوتابخانەیەکی حکومی بۆ نمونەگەر بڵێ مەسەرەن من خوشکەکەم لە مەکتەبێکی حکومی دەوام دەکات تقریبان ڕۆژانە تەنها 4 کاتژمێر دەوام دەکات ئەگەر بێ مقارنەکەم لەگەڵ ئەو مەکتەبێک کە خۆم دەوام تێدا دەکەم 7 ساعات زیاترە نزیکە 8 ساعاتە ڕۆژانە باشە مەسەرەن ئەگەر بێت و ئەو سیستەمە بهێندرێتە ئێرە چۆنی تەرهیمی دەکەن لەگەڵ ئەو 4 ساعتی کە ئەمە لە مەکتەبە حکومیەکانمان هەیە چۆنی ئەو سیستەمە لەگەڵ هەردوو شێوازی قوتابخانەکان تەرتیب دەکرێت دەبێ ئەمانە هەموو وەکو جەناب گوتنی پایلۆت تێستێک بکرێتن تەرهیم بکرێ بزان ئایا لە بۆ هەردوو سیستەم دەگونجێ لە بۆ ئینتەرناشناڵەکان دەگونجێ یانە ئەو کاتی دەتوانین ئەمە سیستەمەکە لە بۆ هەموویان ڕێک بخەین یان مەسەرەن مەکتەبی جیاوازمان نەبی ئەوەختی دەکرێت مەکتەب ئینتەرناشنال حکومی پرایڤەتەکان هەموو یەک سیستەم جێبەجێ بکرێت پێویستە زمینە سازی لە بۆ بکرێت ینی پێش وەختە پێش ئەوەی سیستەمێک بگۆڕێ منهەجێک بگۆڕێ دەبی مامۆستایەکەی لە بۆ ئامادە بکرێتن ناکرێتن منهەجێک گۆڕابیتن و ساڵی نوێ دەست پێ دەکاتن بەڵام هێشتا منهەجەکە لە بەردەستی مامۆستاکان نەبیتن لە بەردەستی قوتابخانەکەی نەبیتن چەند گۆڕانکاری بکرێتن و چەند توێژینەوە بکرێت بەپێی توێژینەوەی گۆڕانکاریەکان بکرێتن دوای ئەوەی کە بابەتێک زانیمان ئەنجامەکەیمان لەبەر چاو بوو زانیمان سەرکەوتووە ئەو جەبین پێڕەوی بکەین لە قوتابخانەکان بە دڵنیاییەوە ینی نسبەی نەجاحی ئەو مۆزوعی ینی بەڕێژەشی یەکجار زۆر دەبێتن بەڵام ئەگەر هاتین بەس منهەجمان گۆڕی بەس منهەجمان گۆڕی بەڕای من هیچ نەتیجەیەکی نابێت بەس وەکو وەڵامێک بۆ قسەکانی مامۆستای لە قوتابخانە ئەهلیەکان بە بەراورد لەگەڵ قوتابخانە حکومیەکان واتە قوتابخانە ناحکومیەکان ڕاستە کاتەکەی زۆرترە بۆ نمونە کاتی دەوام لەوانەیە 8 تاوەکو 2 یان 8 تاوەکو 3 بەڵام بەراوردی کاتەکانی خوێندن لە حکومی و ئەهلی بەو شێوەیە زۆر نییە واتە بۆ نمونە لە حکومیەکان 5 ساعات دەخیندرێن 4 ساعات دەخیندرێت بە هەمان شێوە لە قوتابخانە ناحکومیەکانیش هەمان کاتی خوێندنە بەڵام بابەتی تەرفیهی واتە بۆ نمونە چل دووانەی دەخوێنن وانە بە شێوەی بۆ نمونە ڕێستە پشووە بۆ قوتابیەکە ئەو کاتە دەست بەوانەکەت کرد دەکرێتەوە واتە ئەو کاتە زۆرە بەس لە خوێندنەکەی نییە لەوانەیە پشوو بیتن ینی بۆ نمونە پشووی ئەو قوتابخانەی زیاترە لەوەندە کات ژمێرەی کە هەیە بەس ئەوەش خاڵەتی زۆر گرنگە کە قوتابیەکان کەشکە لە مەکتەبی حکومینە پێویستیان بۆ پشووە هەیە لە بۆ ئەوەی ئەو حەزێکە لە قوتابی هەیە مەسەرەن لە بۆ کە لەو قوتابیانێک کە لە مەکتەبی ئەهلینە یان قوتابخانە ئەهلینە زیاترە وەکو بڵێن بەراورد بۆ قوتابیانێک کە لە مەکتەبی حکومینە چونکە ئەو دەرسە تەرفیهیان هەیە ئەو مۆسیقابی وەرزشبی چوێنە کێشانبی مەسەرەن لە زۆربەی قوتابخانە ئەهلیەکان لەوانەیە دەرسی بەلەوانی شەبیتن ئەوە زیاتر قوتابی دەچێشی لە بۆ خۆ ڕادەچێشی و سەرنجی ڕادەچێشی وا دەکات کە زیاتر حەزی
بیتن لە بەس بەهۆکاری عفو بەس بەهۆکاری ئەوەی کاتەکەی زۆرترە بۆیە پێویستی بە وانەی تەرفیهی زیاتر هەیە بۆ نمونەگەر قوتابیەک 8 کاتژمێر لە شوێنێک لە قوتابخانە بمینێت و پێویستە 2 کاتژمێریان خود 3 کاتژمێری بە بابەتی تەرفیهی و شووی زیاتر بەسەر با بەس ئەگەر بێت و 4 ساعت 5 ساعت بیتن لەوانەیە کێشەی نەبی لەو کاتێکگەر لە قوتابخانەی ببینێتەوە لەبەرەوەی کاتەکەی کەمترە لەو حاڵەتەی. سیستەمی کەشمان ئەزمون کردووە سیستەمی سویدی سیستەمی بریتیش کانسڵ و سیستەمی ژاپۆنی کە ئێستا ئەو ساڵ هەبوو ئەو سیستەمانە کە هەریەکێک دێن لە کوردستان لەسەر چەند مەکتەبێکدا دەیگشتێن و وەکو بڵێ سەرەتا چەند قوتابخانێک بە نمونە وەردەگرن دواتر اینجا دەیگشتێنن ئەو سیستەمە هەندێکیان کە بەڕاستی سەرکەوتونە بۆ هەندێکیان سەرکەوتون هەتا ئێستاش بریتیش کانسڵ و ژاپۆنیەکە ماوە بەڵام سویدیەکە سەرکەوتونە بوو واتە ئێستا کە سیستەمی ژاپۆنی کا لەسەر دەکات لەسەر ژینگەی دەکات لەسەر قوتابی چۆن قوتابخانەکەی خۆی پاک بکاتەوە کەواتە تەنها فێربوون گرنگی بە فێربوون نەدەن لەگەڵ فێربوونیش گرنگی بە چۆنیەتی ئەو قوتابیت چۆن بتوانێت لەگەڵ ئەوەی کە فێر دەکرێت فێری ئەوەش بکرێت کە ژینگەی قوتابخانە پاک بکاتەوە فێری کولتوری خاوێنکردنەوە ببێت چونکە ئێمە لە قوتابخانە تەنها ئەرکمان بە ئەوە نەبێ فێری زانستی بکەین بە ئەو قوتابیا بیری داهێنەرانەی هەبێت و ئەو قوتابیا فێر بکرێت چۆن ژینگەکەی پاک ڕابکرێت چۆن کەلوپەلەکانی بپارێزێت. ئەمە پێویستە قوتابی ئامادە بکەین لە بۆ ژیان قوتابی ئامادە نەکەین لە بۆ دەرەجەی ئێستا زۆر کەس دەبینین دەرەجەشی زۆر باشە و خوێندنیشی تەواو کردیا و ئەو بەشانەی کە لە لای خەڵک علەساس زۆر مهمە و زۆر باشە ئەو بەشانەشی تەواو کردیا بەڵام ئێستا کەسێکی بێ ئیشە بۆیە پێویستە هەم سیستەمەکە و هەم قەناعەتی مامۆستایانیش یعنی قەناعەتی مامۆستایانیش بەو شێوازە بیتن کە دەبی ئەو قوتابیە ئامادەی بکە لۆ ژیان نابی وای لۆ نیشان بدا یعنی ژیان هەمووی خۆشی و پێکەنین و مۆسیقا و گۆرانیە دواتریش کە تەواو دەبی و ئەوە دەکەوتە ناو کۆمەڵگای دەبینی ئەو هانە بووە ئەو لە بۆ شتێک ئامادەکرای بەڵام ئێستا واقعەکە شتێکی ترە بۆیە پێویستە واقع لە بەرچاو بگرین و کەش و هەوا و ژینگە و بارودۆخی کوردستان و پێویستی بازاری کوردستان لە بەرچاو بگرین بەو شێوازە ئەمە دەرز بە قوتابەکان من بڵێن. خاڵکی زۆر گرنگت باسکرد مامۆستا سەروەر لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا مامۆستا فەریدون ئەم پرسیارەکە بەرزبی ئەو تەجێم لەدەنج ئەو هەم کردبوو. مامۆستا سەروەر خاڵکی زۆر گرنگی باس کرد مامۆستا فەریدون لێرانە کە جەنابتان پسپۆر و شارەزان لەو بوارە ئایا ئەمە لە وڵاتی خۆمان لەو منتەقەی خۆمان لە شاری خۆمان یان بڵێن لە وەزارەتی پەروەردە کەسی شارەزامان نییە بتوانین خۆمان سیستەم لە بۆ خۆمان دابنین پێویست نەکە ئەمە سیستەم لە دەرێ بینین و کۆپی بکەین و ساڵک تێستی بکەین و پاڵە تێستی بکەین بڵێ ئایا ئەوە دەگونجێ لەگەڵەمەیانە لو ئەمە کەسی شارەزامان نییە لە بوارە ئیش بکاتن بۆ خۆی وەزارەت پەروەردە زۆر جار هەیە بڕیانی زۆر باشتر دەکات بەس کەشکە لە جێبەجێکردنە یان چێشکە لە بەدواداچوونی کارەکانە بۆ نمونە مەسەن لەوانەی هۆکاری تایبەتی خۆیان هەبێ بەس بۆ نمونە ئەو ساڵ لە پۆلیدا کتێب گۆڕاوە لەوانەیە هەتا ئێستا مامۆستا کتێبەکانی نەدیت بێ ئەوە یەکێک لە کێشارە گەورەکانە یعنی مامۆستا دەست بە خوێندن دەکات کتێبەکە هێشتا نەیدیتووە یعنی بەردەست نییە جاروێ دەچیم داوا لە قوتابخانە دەکەم بخۆم ئەوڕۆ چوم لە قوتابخانی خۆمان هەر حەزم دەکرد بە کۆپی لەلام بێ گوتیان هێشتا وەرمان نەگرتووە بۆ چونکە ئەوەش هەندێک ڕۆتی ناتوانێت هەتا دەگاتە قوتابخانەوە ئەوە کاریگەری زۆرە ئەوە لەلایەک لایەکی تریش تەمان ئەمە شارەزامان هەیە سپۆرشمان زۆرە لەخوای بەزابێ ئەمە ئۆحمەدزامی ئەمانەیە ئۆحمە دکتۆرەمان هەیە ئۆحمە پرۆفسۆرەمان هەیە دەتوان هاوکاری یەکتر بن پێویستی کۆمەلگا چییە یعنی ئەمە دەبی سیستەمێک دانین کە بۆ وڵاتی مە بگونجێ وەکو مامۆستا سەروەریش باس کرد یەکە لە کێشەکان چییە زۆر جارەیە کابرا خەریزن بێ ئیشە بەس ئەگەر ئەمە بێت و لە ناو سیستەمی پەروەردە فێری کارامەی ژیانی بکەین فێریەوە بکەین چۆن ژیان بکات زۆر جارەیە کابرا لە منطقەیەکی گەشتیاریە ئەگەر ئەمە فێری بکەین کە گەشتیاری چەند مهمە چۆن پەیوەندی لەگەڵ ئەو گەشتیاران دروست بکات چۆن سەرنجی گەشتیار ڕاکێشێت بۆ شاری خۆی داهاتێکی باشی بۆ پیا دەبێت هیچ پێویستیش ناکە حکومەت دای بمەزێ یان هەروەها کشتتوکاڵی کشتتوکاڵ لەو منطقەی کە ئەو لی دەژێن کشتتوکاڵ بەرهەمی باشە چۆن پەرە بە و کشتتوکاڵی بدات ئەوە ڕای منە بەپێ هەر پەروەردە کەمەک دەسەڵاتی هەبێت بۆ منهەزدانان یعنی بەپێ شوێنەکە شوێنێک کە گەشتیاریە هەندێک بابەتی گەشتیاری بخوێنێ کە
بەرهەمهێنانی تیدا لە هەرچ بوارێک لەو بواری بخێنێ بۆ ئەوەی کە ئەوە بۆ ژیانە ئامادە بێت شەرنیە هەمووی ئیلا ببێتە دکتۆر ببێتە مامۆستا و بەرهێنان بۆ خۆی لە خۆی دروست بکات کار بۆ خۆی دروست بکات بەس ئەوەش قوتابخانەکە بەشەکە لەو سیستەمەی کە ئامادەی بکات بۆ ژیانی داهاتووی یەک لە کێشەکان کە ئەوەی لە قوتابخانە توشمان دەبێت کە مامەسە سەروەر تەوەرەی زۆر گرنگی باس کرد ئەویش قوتابی لە قوتابخانە هەر خوێندن بەڕاستی ئەو بابەتە تۆزێک لە بۆ مەسلەی قوتابی تۆزێک زۆر لێکەوتنەی خراپی لێ دەبێتەوە لە سلاحەیە مەسەن بۆ نمونە گەرات و قوتابیەکە احتیمام بەوانەی وەرزش نەدرا احتیمام بە گەشتی دەرەوە نەدرا گەشتی دەرەوەی قوتابخانە من ئێستا لە قوتابخانە بەرپرسی گەشتم لە قوتابخانە باوەڕ بکە ینی قوتابیان لە بیدایەتی ساڵ تا کۆتایی ساڵ داوای گەشتمان لێ دەکەن لۆ چووکە قوتابیەکە دەستە دەرەوەی قوتابخانە جەوێک دەگۆڕی دەستە شوێنێک بەڵام ئەمە وەکو مامۆستا تووشی هەندێک کێشە و گرفت دەبین بەڕاستی لێ دیاریکردنی شوێنەکان بە تایبەتی بەڕێوەبەرایەتی پەروەردەکان شوێن دیاری نەکراوە ئێمە بچینە چێندرێ هەندێک شوێن دیاری دەکەین دەڵێن وڵا ئەو شوێنە نابی ئەو شوێنە نابی مەسەن یان زانکۆیەک دیاری دەکەن دەمانوێت گەشتێکی زانستی بۆ زانکۆی بکەن وڵا ئەو شوێنە نابێ یان بۆ نمونە لە هەولێر ماشەڵڵا کارگەی زۆرمان هەیە کارگەکان پێویستە قوتابی ببینی مەسەن بۆ نمونە کارگەی بیپسی هەیە کارگەی با بڵێن ئایسکرێم هەیە ئەو کارگانە پێویستە قوتابی ببینی هەم جەو گۆڕینەکە و هەم چۆنیەتی دروستکردنی ئەو شتانە دەبینی هەمیش هەز بە خۆشیەک دەکە کە لەگەڵ هاوپۆلەکانی خۆی لەگەر قوتابیەکانی خۆی دەسن سەردانی ئەو شوێنانە دەکەن کە دەگەڕێنەوە قوتابخانە بە ڕۆح و تینێکی زیاتر حەزیان دەچێتە قوتابخانە فپێویستە وەزارەتی پەروەردە ئەو شوێنانە دیاریکە کە قوتابیان بتوانن گەشت لە بۆ ئەو جیانە بکەن بەڵام وەکو باسمان کرد دەبی شوێنەکان ناو شاری هەولێر بن و شوێنەکان لە ڕووی بابلین خەتەریاتی نەبێ لەسەر قوتابی تاوەکو بتوانن هیچ ئەو گەشتانە بەبێ کێشە و گیرروگرفت کۆتایی پێبێ مامۆستایان لایەنشکە هەیە لایەنی ئەلکترۆنیات و تەکنەلۆژیا کە ئێستا هەمومان و هەتا منداڵەکانیش بە شێوەی زۆر بەرچاو چوونەتەنە ئەو بوارە و بەکارهێنانی تەکنەلۆژیا موبایل و ئایپاد هەتا چەند ئێمە توانیومانە ئایپاد و تەکنەلۆژیا ببەستینەوە بە خوێندن بۆی قوتابی هەز نەکە ئەو بابەتە زۆر جیاوازە لەگەڵ خوێندنەکەی و بە هەمان شێوە کە فکری بۆ لای تەکنەلۆژیا دەڕواتن وا هەز بکا کە خوێندن و تەکنەلۆژیا بە یەکترەوە ڕەبتێکی هەیە خۆی تەکنۆلۆژیا هەتا ئەو کاتەی زۆر گرنگە کە بە تەواوەتی جێگەی کاری دەستی و جێگەی چاڵاکیەکانی قوتابیەک نەگرتەوە بە تەواوەتی ئەوە زۆر گرنگە و بە هەمان شێوە پێویستە مامۆستا و خانەوادەی قوتابیانیش ڕێبەری ئەو تەکنەلۆژیایی بکەن ئەوان ڕێی نیشانی منداڵەکان بدەن ڕێی نیشانی قوتابیەکان بدەن کە تەکنۆلۆژیایی کو بەکاردێنن لۆ ئەوەی سوودی لێ وەربگرن ئەمە زۆر سوودمان لە تەکنۆلۆژیا وەرگرتیە ئەگەر تەکنەلۆژیا نەبا ئەو ساڵ نەدەتواندرا هەتاوەکو ئەگەر تەکنەلۆژیا نەبا ئەو ساڵ نەدەتواندرا لە دوای یەک ڕۆژ ئەنجامی پۆلی 12 بدرێتەوە کە ئەو بەڕاستی جێگەی دەستخۆشیە ینی هەر کەسێک ئەو شتێک کە بکاتن لە بۆ یەکەم جار بوو ئەو ساڵ لە کوردستان یەک ڕۆژ دوای تەواوبوونی تاقیکردنەوەکانی خولی دووەمی پۆلی 12 ئەنجامەکان ڕاگەیەندرا تەمەنەوە بە یارمەتی تەکنەلۆژیا بوو پێویستە هەمان شت مامۆستاکان خۆیان شارەزاکەنە تەکنەلۆژیا کاریگەڕی قوتابخانەکان ئەو جا قوتابیەکانیش بەڵام هەر کەسیان لە بەڕادەی خۆی مامۆستا زۆر جار بە تەکنەلۆژیاکردن و بە ئەلکترۆکردنی وانەکان بە ئەلکترۆنیکردنی وانەکان سوودێکی زۆری هەیە یعنی بۆ نمونە لەوانەیە لە ڕووی کەش و هەواوە و زروفەکی وا دروست بیتن بۆ ماوەی 3-4 ڕۆژ قوتابخانەکان بە تایبەتی ئەوانەی دەرەوەی شار نەتوان قوتابیەکان بۆ نمونە بڕۆن بۆ قوتابخانە ئەگەر بێت و بۆ نمونە خوێندن و وانەکان بە ئەلکترۆنی بکرێت لەوانەیە ئەو قوتابیە لە ماڵەوە بتوانانی ئەوەندە دەرسێ ئەو چەند ڕۆژەی لێ نەڕواتن لەو کاتەیدا ئەمن باس لە سوودی تەکنەلۆژیا دەکەم کە زۆر جار ڕاستە بە هەڵەش بەکاردەهێنرێ بەڵام سوودەکەی باز دەکەم کە قوتابیەک ساڵانی پێشووتر لەوانەیە چەندەها پارەی دابایە بە مامۆستایەکی تایبەت بۆی دەرسەکەی فێر بکە بەڵام ئێستا زۆر بە ئاسانی لە ڕێگەی ئینتەرنێت و لە ڕێگەی یوتیوب و ئیتر پلاتفۆرمەکان دەتوانانی زۆر بە ئاسانی وانەکەی جێ بگریت وانەکە دووبارە و دەبارە بکاتەوە ئیتر جێگەی مامۆستایەکی تایبەتی بۆ قوتابیان گرتوتەوە ئەمە لایەک لەلایەکی کەشەوە فێربوونی زمان دەتوانانی منداڵ لە ماڵێ زۆر بە ئاسانی لە ڕێگەی ئایپادەکەیەوە فێری زمان ببێت ئیتر بۆیە بەڵام
چاودێریکردنیشی دەوێت نابێت ئەمە دانیشین یەکسەر ئاواتێک بدەینە دەستی منداڵەکە و ئیتر بەس سوودەکان لە بەرچاو بگرین نا دایک و باوک دەبێت چاودێری منداڵەکانیان بکەن و ڕێنماییان بکەن چۆنیەتی بەکارهێنانیان بۆ سنووردار بکەن چۆن بەکاری بێنن ڕێنماییان بکەن کە ئەوەی کە باشە بۆ تۆ سوودی هەیە وانەکانتی تێدایە وازمان فێر باش تی تێدا فێر بە نەک ئەوەی کات و تەنها سێری ئەو لانە خراپانەکەی کە زیانی بۆ تۆ هەبێت. بەڵێ دیجیتالکردن شتێکی زۆر باشە لە پەروەردەی وەزارەتی پەروەردەش ئیشی لەسەر کردو بەڕاستی بەس بەڕای من وەکو پێویست نەبووە بۆ نمونە لە سەردەمی کۆرۆنا ئیوانەی دانا بەس بەردەوام نەبوو لەسەری ڕۆژانە مەسەن ڕۆژانە و ساڵانە ئابدەیتی بۆ نەهاتەوە ڕاوستە یان ئیبووکمان هەیە کتێبخانە بە هەمان شێوە ئەگەر سێری کە بخۆم جاربار سەردانی دەکەم بۆی سێری کتێبەکان کەم زانام چ تێدایە چ کتێبێک بۆ من باشە بەس بەڕاستی کتێبەکان زۆربەی زۆری یان عەرەبیە یان ئینگلیزیە سەرچاوی کوردیمان کەمە پێویستە زیاتر تەرکیز لەسەر ئەوەی بکا کە سەرچاوی کوردی تێدا بێت یان بە شێوازەکەی تر بۆ نمونە ئی هەڵسەنگاندنمان هەیە مامۆستا نمری خۆی نابێنەوە بەس قوتابی دەیبێنەوە پێویستە مامۆستاش نمری خۆی بمێنەوە بزانام ئایا خوانەخواستەی حاڵەتێک بووە کە دەستکاری دەرەجەی کراوە یان نەکراوە ئەوەش یەکێک لە شتەکانە یعنی بڕیارەکان باشن بە دیجیتالکردنی زۆر باشە بەس پێویستە وەزارەتی پەروەردە زیاتر ئیشی لەسەر بکە بۆی ئەو کەم ڕێکاری زۆر باشش جیراوە بەس پێویستی بە بەدواداچوونی بەردەوام بەڵێ دەبی زیاتر بەدواداچوون کە ئەو کەم و کوڕیانەی کە هەیە لە سیستەمی دیجیتالیکردن بۆی ئەوانە نەمێنن هیوادارشن لە داهاتوو زیاتر کار لەسەر شتانە بکە هەرچەند وەکو مامۆستا سەروەریش گوتنی مەسەن یەکە لەو شتانی زۆر باشە ئەنجامی ئەزمونونەکانە دەستخۆشیان لێ دەکەین ئینشاڵڵا لە داهاتووش ئەو کەم کوڕیانی کە لەو خاڵانی کە باسمان کرد لەوانەیە خاڵی تریشە بێت ئیشی لەسەر بکەم بۆ ئەوەی پرۆسەکەمان زیاتر سەرکەوتووتر بێت پێم وایە خاڵکی گرنگ هەیە کەمە دەبی چاوی بکەن لە بەکارهێنانی ئەی ئاویان ژیری دەستکرد ئەوەیە کە دەبی یەکەم جار مامۆستاکان ڕاهێنانیان پێ بکرێت لە بۆ ئەوەی چۆنچۆنی ئەو ئامرازانەی ژیری دەستکرد بەکار بینن دوایە قوتابیەکان ڕاهێنانیان پێ بکرێت چونکەمە ناتوانین بڵێن بەس لانی پۆزتیڤی هەیە یاخود ئەرێنی هەیە ئەو ئامرازانە لە بۆ خوێندن و ئاچکە لایەنی نەرێنیشی هەیە ئایا تا چەند ئەو زانیارانێک کە قوتابێ بەدەستی دەهێنیتن ڕاستە ئایا مەسەرە ئەمە دەتوانین 100% ئاعتیماد بکاتە سەر ئەو ئەمرازانە ئایا مەسەر قوتابی هەیە ئێستا دەچیت دەکا معلوماتی یان زانیارەکانی کتابەکەی دەداتە ئەی پرسیار وەڵامی لۆدادنە یان ڕاهێنانەکە هەل دەکە ئەمە دەبی لە قوتابی بگەینین کە ئەو ئەمرازانە جێوی وەکو جەرابەت باست کرد جێوی ناگرتەوە بەڵکو لە بۆ ئەوەیە وەکو یارمەتی دەربەکار بێتن بێجگەلەوی مەسەنەن حقوقی حەفڵمان هەیە ئایا مەسەنە ئەو معلوماتی کە بەکاردێنیە ئەو زانیارێ بەکاردێنی تا چەندە لە بۆ کەسەکەی دەگەڕێتەوە یان حقوق حەفڵ دەکرێت کە دروستی کردیان نووسیتی دەبی ئەو نقاتانە هەموو یعنی ڕەچاو بکرێتن لە بەکارهێنانی ئای بێجگەلەویش ئەمە پێویستمان بە هەندێک کارامەیی نوێیە کە ئێستا دەبی قوتابی فێر بکرێت لەو بلێن لەو سەدەی ئێستادا مەسە ئەو کارامایانێک کە پێشی 20 ساڵ گرنگ بوون ئێستا گرنگ نینە بەڵکو مەسە ئێستا لە کریتیکال تینکینگمان هەیە چۆن بیرکردنەوەی ڕخنەگرانەیە کۆمیونیکیشن سکیڵە چۆن قوتابیەکان پێکەوە قسان دەکەن لەگەڵ دەوروبەر لەگەڵ مامۆستا زۆر سکڵی کەمان هەیە زۆر کارامەیت کەمان هەیە کە ئێستا هەم لە قوتابخانە هەم لە ژینگەی کۆمەڵایەتی خۆمان هەم لە بازاری کاردا پێویستە قوتابیەکان پێوە پەروەردە بکرێن و ڕاهێنانیان لەسەر بکرێتن مامۆستایان کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕواتن و ئەگەر لەو چەند ماوە کەمەی کەماومانە هەر بەڕێزێکتان بۆ نمونە پێشنیارێکیان ڕۆبۆتونەکتان هەبی دەتوانین لەو ماوەی باز بکەین ئەمن پێشنیارێک مێلە بۆ وەزارەتی پەروەردە ئەو ساڵ بە تەمام بوون بیکەن بەڵام نازانم لەبەر چۆ کارێک نەکرا ڕنگ و ڕەنجی جلوبەرجی قوتابیان بەڕاستی پێویستە ئەو ڕەنگە بگۆڕدرێ ڕەنگێک گوادا بندرێ کە لەگەر ژینگەی کوردستان لەگەر ئاوهەوای کوردستان بگونجێ بەڕاستی چونکە ئەو ڕنگانەی ئێستا بە من گونجاونیە لە بۆ قوتابی ئەو ڕنگانە بگۆڕدرێ باشترە تاوەکو قوتابی هەم جلوبەرگەکانی پیس نەبێ و هەم داکوبابەکانی ژماندی نەبن بەو شتانە هیوادارم ئەو پێشنیارە جێبەجێ بکرێن.
ئەمن پێشنیار دەکەم بۆ ئەوەی کە پرۆسی پێشکەوتنی پەروەردە خێراتر بیتن لە کوردستان لەگەڵ گۆڕینی هەر وەزیرێک یان هەر وەزارەتێک شتەکانی پێش خۆی کە وەزیری تازە دێ یان کابینەی تازە دێ ئەو شتانە ناکرێ هەموو ڕەت بکرێتەوە بۆیە داواکارم و هیواداریشم کە بەتایبەتی وەزارەتی پەروەردە لە ململانەی حیزبی و لە ململانەی شەخصیش بە دوور بیتن. بەڵێ. دەکرێتەوەش ئیزافەکەم چونکە کۆمەڵێک شت دەکرێتن زۆر باشە دەکرێت ئەو کابینە هەندێک شتی باشی کردیە ئەگەر شتێک تێبینی لەسەر هەبووە دەکرێت لە کابینی داهاتووتر گۆڕانکاری بەسەدابێ یان پێش بخرێتن ئەوزە ئەگەر هەمان وەزیر بوو یان هەر وەزیرە خۆی سەردەم ئەو کارانەی کە لەو کابینەی کراوە یعنی شایانی ڕێز و تەقدیرە و ئەو گۆڕانکاریی کە کراوە باوەڕ ناکەم لە هیچ لە کابینەکانی تری پێشتر کرابیتن و بە هیوای دەستخۆشی بەردەوامی زیاتر. ئەمنیش دەمەوێت لەو کاتێدا لەو بارودۆخی ئێستادا ناسەقامگیری ئابووری کە دەمەوێت پێشنیار بکەم کە کارگەری قوتابخانە لەگەڵ مامۆستاکان هەوڵ بدەن بە یەکسانی یاخودوا بڵێن بە تەبایی کارەکانیان بکەن چکە ئەو بارودۆخێکە هەمومان چوینەتە ناوی پێویستە ڕێز لە بیر و ڕای یەکتر بگرن هاوکاری یەکتر بکەن چکە لە کۆتاییدا کاری ئێمە پێگەیاندنی قوتابیەکانە تێگەیاندنی قوتابیەکانە بەرهەمهێنانی کەسێکە کە لە دوا ڕۆژدا سوودی لێ ببینین. مامۆستایان زۆر سپاس بەرنامەکەمان کۆتایی هات زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس.